کۆمەڵ بە ئامانجی ڕەزامەندی خوا و خزمەت بە خەڵک و بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوام دەبین لە گۆڕەپانەکەدایە. تا ئێستا هیچ لەمپەر و ڕێگرێک نەیوەستاندووە و لە هەوڵدان بۆ گەشتن بە ئامانجەکانی تا ڕێگا دژوارتر بێت ئەو چالاک و گەرم و گوڕتر دەبێت. ئەنجامی هەڵبژاردنش هەر چۆنێک بێت لە گەشە و بەرەو پێشچوون ساردی ناکاتەوە. نێکێتی و پارتی بەم هەنگاوە ئەو نەیتر ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرخست. بۆ چونکە ئەمانە توانایە نییە بێنە ناو جەماوەر ڕوویان نییە لە پرۆسەیەکی شەفافە بەشداری هەڵبژاردنکەن. ئەوە حقیقەتێکا بێ هەموو میلەت بیزانێ کاتە ئەو میلەتە بێت دڵی خۆش بێت کە ئەمانە هێزیان نەماوە، ئەمانە هوریان نەماوە، ئەمانە لە 33 ساڵی ڕابردووە لە شۆفڵزینەوە دەستیان پێکردووە، ئەمانە لە ڕوتانەوەی خەڵکەوە دەستیان پێکرد، هەتا فێری فێڵەکەی بوون هاتن پێش ئەوەی کەوا دەنگی خەڵک بدزن هاتن ئۆپۆزیۆنی سەختیان دروست کرد. ئێستا فێڵبازێکیان هێناوە هاتوون لەو ڕێوە ئەیانەوێت جارێکی تر میلەتەکە چاواشە بکەن، میلەت زۆر لەوە بەهێزترە. کۆمەڵی دادگەری بە کورسی ناپێورێ، کورسی لای ئێمە خۆیمە کورسی پەرست نین. کورسی چییە؟ ئێمە هێزێکین، ئێمە هەر هەین پشت بەخوای پەروەردگار و داهاتوش هەر بۆ ئێمەیە، بۆ ئەم میلەتەیە، چونکە داهاتوو بۆ خەڵکی دەستپاکە، داهاتوو بۆ خەڵکی خاوەن عەقیدەیە. ئەجا تەسلیم بە هەموو چاواشەکاری بووینە زوو تەسلیمە بووین. بۆیە بە دڵنیاییەوە خوا پشتیوان بێ ئێمە بەردەوامە بین، ئەم هێزە کۆڵنادا، ئەم هێزە هێزێکی ئوسوڵیە، هێزێکی عەقیدەیە، هێزەکە بە بیر و باوەڕ پەروەردە بووە، هێزێکە هەمیشە ئومێدبەخشە، خوا پشتیوان بێ ئەمانە کۆتاییان دێ. کادیرێکی پێشکەوتوی کۆمەڵ بۆ پەرلەمانی کوردستان دەڵێ کۆمەڵ هەمیشە دەنگی ناڕازی دژ بە دەسەڵاتی خۆسەپێن و گەندەڵ بووە و لەبەرەی ستەمدیدەی خەڵکیدا بووە. دیارە زوڵم و ستەمی 33 ساڵی پارتی و یەکێتی لە ماوەی حکومڕانی خۆیانە وای کردکەوە خەڵکێکی ناڕازی دروست بێت. بیرکردن لەم هێزە ناڕازیەش بەهێزێکە کرێت کە ناوی کۆمەڵی دادگەری کوردستانە لە ماوەکانی ڕابردووە دۆست و دوژمن شایەتی ئەوە بۆ ئێمە ئادەن کە ئێمە هەمیشە و بەردەوام چۆن لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ ناڕەزایی و ئێش و ئازارەکانی خەڵکا بووین و ئێساش لەگەڵیانین و لە ئایندەشا بەجێیان ناهێڵێن. ئێمە بۆ هیچ کاتێک یەک دەنگێکی خۆمان بەجێ ناهێڵێن. کۆمەڵی دادگەری کوردستان هێزێکی ڕەسەنە، لە زاخۆ هەیە هەتا وەکو کاتە گەرمیان، لە گەرمیانەوە هەیە تا وەکو کاتە هەورامان و تا وەکو کاتە ئاخر شوێنی کوێستانەکان. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە و بەردەوام لە موقفی بەرگریکردنە ئەبێت لە خەڵکی هەرێمی کوردستان و ئەمەش دەرخەری ئەوەیە کەوا کۆمەڵی دادگەری کوردستان هێزێکە لەسەر ڕاستەشەقامی ئیسلام ڕاوەستاوە، نە لە بەرەی ئەم لایە نە لە بەرەی ئەو لایە. ئێمە هێزەکەین پاڵپشتین بە خوای گەورە، پاڵپشتین بە جەماوەری خۆمان و چۆن لە ڕابردووە لەسەر پێیەکانی خۆمان وەستاوین لە ئایندەشا لەسەر پێیەکانی خۆمان ئەوەستین. کارگەری هەڵبژاردننی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری سپاسی دەنگدەران هاوڵاتیان دۆست و لایەنگرانی کۆمەڵ دەکات لە پای متمانەدان و دڵسۆزیان بۆ کۆمەڵ و دەڵێ ئەو ساختەکاری کراوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵ سەر بە هیچ دەوڵەتێکی ناوچەیی نییە و ڕێکدا کوتاوی نیشتیمانی خۆیەتی. سوپاس و پێزانین و دەستخۆشیم بۆ هەموو چاودێرە عزیزەکانی ئێمە هەیە کە لە سنووری ئەم مەڵبەندەی ئێمە چاودێریان کردو. خەڵکی من تەسەوور ناکەم کەم تەرخەمیان کردبێ، بە تایبەتی ئەندامان و دۆستان و لایەنگرانی ئێمە لە هەموو وێزگەکان بە گوڕوتینەوە بەشداریان کردووە. ئەوە دەسەڵاتێکی ساختەیە کە ئەزانێ پێگە و نفوسی لە ناو خەڵکانە ماوە پەنای بردووە بۆ ئەم جۆرە سیناریویانە. ئێمە هیچ گلەیەکمان لە دۆستان و ئەندامان و لایەنگرانی خۆمان نییە ئەسڵەن ئەوان بوو سلمانیان کە ئەم هێزە هەیە لە کاتێکا تۆ تەزویرت لێگرێت تۆ ڕقەمی تۆ ژمارەی لە کوردستانە بۆی خەڵک تەزویرت لێک. ئێمە هێزێکین لە قوڵایی وڵاتەوە هاتوینە و ئەمە بە هیچ شێوازێ ئەو دەنگانەی کە هێنامانە عیبارەت نییە لە ئێمە و هەموو ئەوەی کە دەرحەق بە ئێمە کراوە دەرکەوت کە هەموو ئەم وڵاتە ئیقلیمیانە کاریگەریان لەسەر تەڵی ئەم پرۆسەیە هەیە. کۆمەڵی دادگەری وێڕای ویستی چاکسازی لە نێوخۆدا داوا لە ئەندام و دۆست و دڵسۆزانی دەکات پش و درێژ و خۆراگر بن، چونکە خەبات و پرۆژەکاری ئیسلامی هەڵکشان و داکشانی تێدایە و ئایندا پێویستی بە ورەی بەرز و چەسپایی و بەردەوامی هەیە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.